فرد خاوەنی هەموو مافێکە ئەو مافانەی کە پێی دراوە لە دەستور وەکو هاوڵاتی عێراقی من وەک هاوڵاتێکی عێراقی هەموو هاوڵاتیانی عێراق بە یەک چاو تەماشا بکەم و بتوانم هاوکار بم لەگەڵ دەسەڵاتەکانی تر بۆ هێنانەدی ئامانجەکانی بەختەوەری بۆ هەر هاوڵاتێکی عێراقی و کە بە کەرامەتەوە بژی و سەربەرزی و ڕەفاه بگەڕێنێتەوە بۆ هەر تاکێک لە وڵاتە. هیوادارم ئێمەش بە توانای ئێوەش لەو بارەیەوە ئەبێت خەنەکار هاوکار بن لەگەڵ هەموو دەسەڵاتەکان. هیوادارم ئیعلام بەهێز بێت و ڕەخنەگرێکی ئیجابی بەنا بێت. ئێمەش لە خزمەتی ئیعلامیش دەبین. أهلا وسهلا بالأخوة الإعلاميين بالسلطة الرابعة، وشكرا لحضوركم وقدومكم إلى هنا. تعبتم في هذا اليوم المطري البارد، ولكن تكيفون أعتقد على هذه الشغلات أنتم. والله كاكا أم بابة راستا وقصيت وتواوا بلام أو حزباناش ئێمەش غەریب نین خەڵکی ئەمڵاتەین ئەو حیزبانەش کار بۆ ئەمڵاتە و بۆ هاوڵاتی ئەمڵاتاکەن. ئەبێ چەند حرسیان هەیە لەسەر ئەندامی خۆیان، ئەبێ حرسیان هەبێ لەسەر کەفاعەت هەردوو حیزبەکە. و دوای ئەوە داواکە ینی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران ئەوان پێویستە بە ویژدانەوە لەسەر ئەساسی کەفاعەت بڕیار بدەن. چکە ئەو بابەتە بابەتێکی ویژدانیە لەلایەن ئەندامەکانی ئەنجومەنی نوێنەرانەوە. ئەوان خۆیان سەرپشکن ئەگەر بینیان کەفاعەت هەیە لە شوێنێکی تر ڕاستە کتلەکەی خۆی وایە، بەڵام خۆشتر وایە بەنسبەت منەوە بۆ ئەوەی سەریح بم لەگەڵتانە. من حەز ناکەم لە دەرەوەی کتلەی کوردی لە دەرەوەی کتلەی کوردستانی کتلە کوردستانیەکان پۆست وەربگرم بەبێ نەک یعنی ئەگەر ئەوان دژت بن با بە عیبارەتەکە بەناویشکە بەکاربێنم، ئەگەر ئەوان دژت بن تۆ سەرکەوتوو نابیت. لەبەرەوە هیوادارم کتلە کوردیەکان دژایەتی من نەکەن. من وەکو پەیوەندی پێشوەخت و ئەو شتانە بڕاتان نەبێ هەر ئەمەم خوێنوەتەوە. ئەمە یەک هیچ عیلاقەیەکی تایبەتی و ژێربەژێر و ئەمانەم لەگەڵ کەس دروست نەکردووە و دروستیشی ناکەم. من کەسێکی دیارم و هەویەکەشم دیارە. ئەوان دژمنایەتی من ناکەن، من دڵنیام وەکو دژمنایەتی، بەڵام ئەمە هەر کەسە وەکو پرۆسەیەکی دیموکراسی هەر کەسە کێبڕکی خۆیەکات ئەویش وەکو حیزبێک حەقی خۆیەتی کاندیدی خۆی هەبێت و هەوڵ بۆ کاندیدی خۆیەدات. بەڵام مفاجعاتیش هەیە، دۆخی تایبەتیش هەیە لە پڕێکا شتێک دروست دەبێت، ئەوەش بابەتێکی ترە. بەڵام کە من پێم ڕاستە ئەگەر حتا هەر کاندیدێکی تریش بێت بەبێ پشتگیریکردنی کتلە کوردیەکان سەرکەوتوو نابێت. کاندیدی یەکێتی دەرچێت بە تەنها پارتی دیموکراتی کوردستان پشتگیری لێ نەکات ئەگەر ئەڕوات ئیشەکە، بەڵام ناتوانێت بەو جۆرە سەرکەوتوو بێت کە پێویستە سەرکەوتوو بێت. هەروە بە پێچەوانەوە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان یا کاندیدی حیزبی تریش هەیە، کاندیدی حیزبەکانی تر هەیە، کاندیدی سەربەخۆ هەیە، کاندید لە دهۆک هەیە. برادری خۆشمە ئینشەڵڵا هیوادارم ئەگەر